السلام عليكم وصحتاگیان باشی شکر سەبارەت بە پرسیارەکان پرسیار یەکەم لە چی شتێک سوود دەرگرتووە لەوانە و ڕاهێنانەکان تۆمارکراو یاخود ڕاستەوخۆکان بەڕاستی لە هەردووکی سوودم وەرگرتووە بە تایبەتی ڕاستەوخۆکان یاخوا دەستان خۆش بێت سەبارەت بە پرسیاری دوم لە بڕینی بربەستەکاندا چۆن بوویت گەشتووی بەچەند ئایا هەستت چۆنە لەگەڵ بڕینی ئەو بربەستانە بە ڕاستەوخۆیی چی تۆ بە تۆ دەبەخشن لە بڕینی بربەستەکاندا سپاس بۆخوا هەموو بربەستەکانم تێپەڕاندووە لە لەبەرکردنەکاندا جگە لە بینینیەکە ئەویش ڕاستی مەجالێکی زۆرم نەبوو بەڵام ئینشاءڵڵا قەرەبووی دەکەمەوە پرسیاری سێمیش ئەم خولە بەڕاستی لە ڕووی بیرکردنەوە و لە ڕووی یادگەوە بەڕاستی سپاس بۆخوا توانین بڵین گۆڕانکاریکی باشمان بەسەر خۆماندا هێناوە لە ڕێگەی ئەم خولەوە سپاستانەکەین پرسیاری چوارەمیش بەڵێ بەتەکید بیرکردنەوەکانمان بەڕاستی پێشترێگەر لە 150 ئەمەلمان بە بەرەو پێشون هەبوو بێت وەڵام ئێستا توانین بڵێن لە 180 و بەرەو سەریش ئینشاءڵڵا لە داهاتووە پرسیاری پێنجەمیش یاخوا دەستان خۆش بێت بۆ هەردوو مامۆسا عەتا و مامۆسا ئاوات بەڕاستی ماندوو دەبن خوای گەورە جەزاتان باتەوە ئینشاءڵڵا سەبارەت پرسیاری شەمیش سەرپەرشتیارەکەم بەڕاستی ماندوو دەبن یاخوا دەستیان خۆش بێت هەمیشە لەگەڵمانان وەڵامی پرسیارەکانمان دەدەنەوە خوای گەورە لێیان ڕازی بێت مادەکانی ئەم پرۆگرامە بەڕاستی توانین بڵێن یعنی جیهانین ئەوە نییە بڵێ ینی سپاس بۆخوا هەمووی بە تەسەسول و بە جوانی ڕێکخراون سوودێکی باشیانە بێت گۆڕانکاریکی باشیان لە یادگەوە لە مێشکمانە دروستەکە ئینشاءڵڵا وەکو پێشنیارێکی وام نییە تەنها پێم وە بێت کاتەکەی ئەگەر بکرێت بە 7:30 شەو لە ئێستایە باشترێکە سەبارەت بە ڕاهێنانی خێرابینین سەرەتا من 17 لاپەڕە بوو ئێستا تقریبا ناتوانم بڵێم 112 لاپەڕێ بە ینی کەمیش ڕاهێنانم کردووە ئەگەرنا زیاتر مەکرد لە برکردنی بینینی یەکەم جار نزیکی لە 20 دقەیە تقریبا 8 دیار بوو بەڵام ئێستا 13 و 14 و 15 توانم بڵێم تا 16 ڕۆشتوم 20 سەرەتا نزیکی 6 دیار بوو ئێستا 10 دیارە سیستەمی سەرەکی وا بزانم سەرەتا 6 ژمارە بوو یان 7 ژمارە ئێستا لە خولەکێکا تقریبا 8 ژمارە لەبەرەکەم 7 ژمارە عەفوم تێبینیش تەنها دەستخۆشیم هەیە بۆتان سپاستانەکەین هیوان بەردەوامیتانە دەستان خۆش بێت